تا ئێستا کەس بەدەم داواکاریکرا نهاتووە بڕیاری شەپاشەکەمی کراوە بەیاننامەیەکی ناڕزای ئاراستەی سەرۆکات حکوومەت و هەروەها سەرۆک زۆریان لەسەر ئەوقات هەڵسکاریشیە یادداشتنامە و بەیاننامەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتای بەڕێزەکانی کوردستان مامۆستایانی وانەبێژ لە کوردستان چەندین ساڵە وەک سەربازی ون خزمەتی وڵات و نیشتیمان دەکەن لە ڕێگەی پەروەردە و فێرکردنی قوتابیان و خوێندکارانەوە بەڵام بەداخەوە وانەبێژان لە ئێستادا لە بارودۆخێکی زۆر خراپی دەرونی و ئابووریدا دەژین ئەمە لە کاتێکدایە هاوشێوەی مامۆستایانی میلاک ئارکی پەروەردەیی و فێرکردنیان لەسەر شانە پشکی شێریان بەرکەوتە لەپڕکردنەوەی کەمی میلاک لە قوتابخانە و خوێندنگاکان کە زیاتر لە 120 کۆی میلاکی پەروەردەکان پێک دەهێنن لە بارودۆخی سیاسی ئابووری سیاسی هاوکاری حکوومەتی هەرێم بین بەبڕە شایستەیەکی زۆر کەم ساڵانێکی زۆر بەردەوام بین لەوانەوتنەوە بە شێوەی وانەبێژ لە کاتێکدا ساڵانێکی زۆرە دامەزراندن لە کەتی پەروەردە پەخراوە لە ئێستادا هیچ پاساوێکی دارایی و ئابووری نەماوە بە تایبەت دوای ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێم لەسەر بودجە و بوونی پرۆژە یاسای ساڵی 2021 هەرێم چاکسازەکانی حکوومەتی هەرێم لە بوارە جیاجیاکاندا بۆیە داواکارین لە بەڕێزان سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان و پەرلەمانتار و سەرۆکی پەرلەمان لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 ماف و چارەنووسی مامۆستایانی وانەبێژ لە پرۆژە یاسای بودجە بچەسپێنرێت مامۆستایانی وانەبێژ داممەزرێنن بە شێوەی هەمیشەیی هاوشێوەی وانەبێژانی عێراق چارەنووسیان دیاری بکرێت بە هیوان لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان لەسەر بودجە داواکاریەکانان بە هەند وەربگیرێت پێویستە مافی مامۆستایانی وانەبێژ و وانەبێژی باخچەکان لە بەرچاو بگیرێت بە زووترین کات بڕیار لە دامەزراندنی وانەبێژان بدرێت و چارەنووسی شایستەدارەکانی مانگی 1 بۆ مانگی 6 وانەبێژان دیاری بکرێت بە پێچەوانەوە بەردەوام ئەبین لە خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربڕین لە ئایندەدا و بە دووری نازانین دوور لە ویستی خۆمان ناچار دەبین بایکۆتی پرۆسەی هەڵبژاردنی عێراق بکەین دەستەی وانەبێژانی ناڕازی لە هەرێم 8/5/2021 والله